بابێ مەسەر ئەو پرسیارە دەمێ بزانم بەشداری چەند فیستیڤالت کردووە چەند خەڵاتت بەدەستێناوە والله باز ناکرێ نالێ بە من يعني ڕەنگە بتەموانە ڕەخەم و ئەو شتە بڵێم بەڵام خەڵاتی دەرهێنانم وەرگرتووە چەندین جار لە فیستیڤالی نێودەوڵەتی و لە فیستیڤالی تریش ناوخۆیی و خەڵاتی ڕێزلێنانم ئەگەر بڵێم سەتم وەرگرتووە کو ڕێزلێنان زۆر لە زۆر فیلمەکانم خەڵاتم وەرگرتووە وڵا وەکو دەرهێنار جاری وای لە ئەکتەرم وەرم گرتووە جاری وای لە تەسویر وەرم گرتووە جاری وایە لە دەرهێنان وەرم گرتووە ئیتر ناکرێ ڕەخەمەشی محدود بەڵام باش خەڵاتی باشمەیە باشە گرنگترین ئەو خەڵاتانە کامە بوون مەسەڵەن خەڵاتێکی زۆر گرنگ بی لە لای تۆ کە وەرت گرت بێ زۆر دڵت پێی خۆش بوو بێ خەڵاتی لە فیلمی لالش پەرزگای ئێزیدیەکان خەڵاتی دبلۆمەم لە ئەکادمیای سینەمای مۆسکۆ وەرگرت کە شانازیش پێوە دەکەم ئەوەیان جێگەی شانازی ئێمەشی مامۆستا گیان تایبەتەکەی لەوەیدا بوو کلتوری کوردی ئێزیدیان ناسی جوانە زانیان ئەو دابوونەریتە سەریان سوڕما بوو ئەو زۆرە زرو بەرگا ئەو زۆرە تەسەڕفاتە تەبیعەتی کورد سوۆنە ئەو کولتورە دەوڵەمەندەیە ئەو شوێنە ناوازەی هەیە ئاوی زمزمیان هەیە وەکو ئێمە چای عەرەفاتیان هەیە پەرزگای لالشیان هەیە پەرزگای لالێش ناڵێم ئیتر ئەمە ئەوەمان داسان دوایە ئەمە ئەوە دیکۆمنتەری نەبوو دیکۆدرامی بوو دوو کەسایەتی بوون کاک ئیبراهیم ڕەمەزان و کچێک ناوی دەچەند بەحسێک دەکەن لەسەری چیرۆکم بۆ دروستکردم خەتەشی زانستیم بۆ دروست کرده بوو یەک ساڵ تەسویرمان کرد هەر سوار وەرزەکەم بسەوەرەکەم کاک عەدنان عوسمان بوو ئەوشی بسەوەرەخەکی بە سەلیقە دەرهێنەر عەدنان عوسمان ئەو تەسویری ئەوەی کرد ئەو کارەکتەرەکەش کاک ئیبراهیم ڕەمەزان بوو ماستەری هەیە لە سینەما لە فەڕەنسا کۆمەڵێک کەسی باش گروپەکی جوانی ئەکادمی لە یەکتری تێدەگەیشتین ئەو کارەمان کرد بە هیمەتی هەمومان نەک بە تەنیا من بێگومان بە هاوکاری هەم گروپەکە دەتوانێت کارێکی باش زۆر جوانە گروپ لە یەکتری تێبگات ئیدارەی یەکتری بکەین دەرهێدەر ئەوە نییە هاتوو هاوار بکە درێنەر دادنیشی چوومە لە دیار فیلمێک دانیشتومە تەسەوور دەکەی دەرهێنە نەمزانی کاوەی دەرهێنەرە پێویستی نەدەکرد لە دیار مۆنتەرەکەی دانیشتو و بە مساعد مخریزەکەی دەگوت بەس وای دەکرد مخریزەکە دەیگوت کرد ئەکشن دەگوی ئادە ئەوە خەلەکەی بڕۆ ساچکە بینەوە جوانە ئیش وایە ئیش باتەوە ها فەوزانیە ڕاستە